نامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. 4 ساڵ تێپەر دەبێت بەسەر کەوتنی ڕژێمەکەی سەدام حوسێن و پێکاتەکانی گەلی عێراقیش ئێستا لە ناکۆکیێکی خوڵدان لەسەر سیستەمی حکومڕانی و ئایندەی عێراق. دوای 4 ساڵش لە کەوتنی بەعەس کورد نەیتوانێت کێشێکی هەڵپەسێتدا و لەگەڵ عێراق یەک لە بکاتەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستودیۆی سەرەکی حەسەن جیاد ئەندامی پێشووی پەرلەمانی عێراق، هەروە لە هەولێرەوە مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندار بۆ توێژینەوە و ڕاگەاندن تاوتوێیان پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. 14 ساڵ تێپەر دەبێت بە سەرڕوخانی ڕژەمی باز لەلایەن هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانیەوە دوایەوەی ئەمریکا و هاوپەیمانەکانی لە 19 ئازاری 2023 هێرشی سەربازیان بۆ سەر عێراق ئەنجامدا. سەرنجام دوای 22 ڕۆژ توانیان پەیکەرە بەناوبانگەکەی سەدام حوسێن لە مەیدانی فیردەوس لە بەغداد بڕوخێن و کۆتایی بە حوکمی 35 ساڵەی ڕژەمی دیکتاتۆری باز بهێنن. پاساوی ئەمریکا و هاوپەیمانەکانی بۆ لێدانی باز بریتی بوو لە بوونی چەکی کیمیایی لە عێراق و بوونی پەیوەندی باز لەگەڵ ڕێکخراوی قاعیدە، بەڵام دوای جەنگەکەش هیچ جۆرە چەکێکی کۆمەڵکوژ لە عێراق نەدۆزرایەوە. ڕژەمەکەی سەدام حوسێن لە ماوەی 35 ساڵی حکومڕانی خۆیدا دایان تاوانی دژە مرۆڤاتی دژی گەلانی عێراق ئەنجامدا و لە سەروی هەمووشانەوە تاوانی ئەنفال و کیمیا بارانکردنی کورد. هاوڵاتیانی عێراق 14 ساڵ لەمەوبەر کاتێک کۆتایی با دەسەڵاتی سەدام هات خەونی گەوریان بە ئایندەی عێراقەوە دەبینی، بەڵام خەونەکانی هاوڵاتیان نهاتنەدی. ئەمەش بە هۆی ناکۆکی پێکاتەکان و دەسوەردانی وڵاتانی دەرەوە لە کاروباری ناوخۆیی عێراق. دوای ڕوخانی باز دۆخێکی ئەمنی خراپ عێراقی گرتەوە و چەندین گروپی چەکداری لە عێراق دروست بوون کە دواهەمینیان ڕێکخراوی داعش بوو بەو هۆیەشەوە بە هەزاران هاوڵاتی بوونە قوربانی. دوای ڕوخانی ڕژێمەکەی سەدام دام و دەستگاکانی دەوڵەت لە عێراق پێکهێنرانەوە، بەڵام ئێستا دوای 14 ساڵ لە کەوتنی سەدام هاوسەنگیەکی زۆر لە نێوان پێکاتەکاندا بوونی هەیە لە چۆنەتی بەشداربوونیان لە دەسەڵاتدا. پێکاتە شیعە مەزهەبەکان کۆنتڕۆڵی تەواوی جنگەکانی دەسەڵاتیان لە عێراقدا کردووە و کورد و سوننەش ڕۆڵێکی ئەوتویان لە دەسەڵاتی عێراقدا نەماوە. لانە کوردیەکان لە سەرەتای کەوتنی باز ڕێکخراوترین پێکاتە بوون لە عێراق و بە سەنگ و قورساییەکی زۆرەوە چوونە بەغداد، بەڵام نەتواندرا ئەو پێگەیە بەکار بهێنرێت بۆ گەڕانەوەی خاکی ناوچە دابڕێنراوەکان بۆ سەرهەرێمی کوردستان. بەشێکی زۆری پۆستەکانی کورد لە بەغداد لە بری خزمەتکردن بە کورد بۆ خزمەتکردن بە حەزب و شەخص بەکار هێنران. دوای 14 ساڵ لە کەوتنی باز ئێستا پەیوەندیەکانی هەرێم لەگەڵ حکوومەتی عێراق لە دۆخێکی ئاڵۆزدایە و کورد لە ماوەی ئەو 14 ساڵەدا نەیتوانیوە هیچ کێشەیەکی هەڵپەسێدرا و لەگەڵ حکوومەتی عێراقیدا یەکلایی بکاتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان کە حەسەن بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان. ئەگەسەرتە لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بەوەی کە لە 9 نیسانی 2023 هاوڵاتیانی عێراق خەونی زۆریان بە ئایندی عێراق و عێراقی نوێەوە دەبینی. هۆکاری چییە کە دوای 14 ساڵ ئێستا خەونەکانی هاوڵاتیان پێچەوانە بوونەتەوە و بارودۆخی عێراق لە بارودۆخێکی ناسەقام گیردایە؟ زۆر سپاس. ئەوە باسێکی دوو درێژە، بەڵام بە کورتیەکەی کە سەدام ڕووخا ئەوەی کە جەنابەت باسەکەی خەونێکە بوو کە وڵاتێکی نوێ دیموکراسی مافی مرۆڤ وانەی تیا پیادە بکرێ و فرسەت بۆ هەموو عێراقیان وەکێک بێت کە لە وڵاتە بتوانن بە ئازادی و بە سەربەرزی بە ژیانێکی باش بژین. ئەم خەونە لە دستور ڕەنگی داوەتەوە وەرە دستوێر عێراقا هەیە و عێراق وڵاتێکی فیدراڵیە، وڵاتێکی پەرلەمانیە، هەموو حڕێتەکانی تا ڕادێکی باش تا ئەقرار کراوە. لە جێبەجێکردن و لە ململانەی سیاسی و لە محاسسە و لە ڕێک نەکەوتن و لە هەڵپەی دەسەڵات و ئەوانەی کە لەو چەند ساڵە لە عێراقیەکە ئەمە سیما دیارەکانی حکومڕانی لە عێراق وای کرد ئەو کێشمەکێشمانە سەر بکێشت بۆ شتی تائیفی و توندوتیژی و وانە نەوعێک لە ئەسقراری سیاسی نەبێت لە وڵاتە و بەرەبەرە ئەو خەونە کە هەبوو
نێتە دی و عراق بوو بە وڵاتێک مەرحەلەیەکی زۆر لە شەڕی تائیفی و کوشت و کوشتار هەبوو و ئەمجار داعش و ئەمجار تەهمیشکردن و ناڕەزایی بۆیە ئێستا کە پرسیار بکەی لە ڕیپۆرتاژەکە وتی زۆربەی جونگەکان بەدەستی شیعەکانەوە ئەوە ڕاستە بەڵام ئەگەر پرسیار بکەی نە شیعە ڕازیە وەکو ملەتی ینی وەکو خەڵکی شیعە لەو خەدەمات و لە ژیان و لەوەی کە هەیە نە کورد ڕازیە لەوەی کە شتەکانی بەدەستنی هێناوە و نە سونەکانیش ڕازین وەستەکەن بە خراپی تەمیشکراون و بوون بە منازەح ینی بوون بە دەربەدەر بوون بە ئاوارە بوون بە موڵاتین دەرەجە دوو خۆیان بێژگە لە ئەقەلیاتیش بەداخەوە ئەو وڵاتە کە لە عنوانە لە عنوانی وڵاتەکە وڵاتێکی دیموکراتی و فدراڵی و فرەیی و ئانەیە نەیتوانی ئەو شتانی خۆی تحقیق بکە. زۆر باشە بەڵام کەوتنی سەدام چی لە عێراق گۆڕی؟ ئەوەی لە عێراق گۆڕی سیستەمێکی دوودکراتۆری زۆر ڕێژ هەبوو و خەتەری لەسەر هەموو عێراق و بەتایبەتیش لەسەر کورد هەبوو و پێشتر تەجروبەیەکی خەتەر هەبوو لە قڕکردن نابردن و جینۆساید بەتایبەتی بەرامبەر کورد. ئومێد بەوە هەبوو کە ئەو نمێنێ ینی سەرفرازی و ژیانێکی بەختیار و باش و ئازادی وانە بێتەکایەوە تا ڕادەیەک ئەوانات نتەکایەوە سەر عێراق حڕیەتی تعبیر هەیە انتخابات هەیە نەوەیەک لە ممارەسەی حیاتی دیموکراسی وانە هەیە ڕاگەاندنی ئازاد ئەوانە هەیە بەڵام بۆ ژیانی خەڵک بۆ گوزانی خەڵک بۆ سەقەڵای سیاسی بۆ ئەوانە گۆڕانکاریەکی جەوهەری لە ژیانی خەڵک ڕووی نەداوە گرانی هەیە بێکاری هەیە کێشەی ژیان هەیە لە عێراق و نەتوانراوە عێراق دەرباز بکرێ بۆ قۆناغێکی تر شتەرە لە ئەوەی کە میزانیەکی زۆر زەبەرلاحەوانەی هەبووە ڕەنگە ئێستا بەهۆی دابەزینی نرخی نەوت و شەڕی داعش بیان و هەبێت کە عێراق ناتوانێت شتەکان باش بەڕێوەبووە بەڵام ساڵانی پێشووتر کە داعشیش ناتبوو لە هیچ شاری خزمەتگوزاری کەوتۆنیەوە شارەکانی عێراق زۆر دواکەوت و پەرپوتن. زۆر باشە پێ دوای ئەمریکا و هاوپەیمانەکانی پێشبینی ئەو دۆخە قورسیان کردبوو بۆ ئایندی عێراق ئەو هەموو تەقینەوە خوێنڕژی و گروپی چەکداری لێ بکەوێتەوە کە دووە هەمویان داعشەکە دەکرێت بڵێن ئەمەش هەر بەرهەمی کەوتنی سەدام بوو. من پێم وانییە بەزەبوت ئاوا ئەمریکەکان تەوەقی ئەویان کردبوو و پێشیان وا بوو عنیکە ئەو پرۆسەیە بێ و ئەڕوا و توان وڵاتێکی ئەوە دامەزرێنن مەختەقنیری خۆم ئەمریکان تەوەقی ئەویان نەکردووە بەڵام ئەگەر پشتە بوو ئەو ڕۆژگارە ئەگەر چاوپێکەوتنەکانم لەبیر بێ مامجرات شتێکی لەوە تەوەقع کردبوو وەڵێ ڕووخانی سەدام سەهلە قۆناغی دوای سەدام زۆر گرانە. پێشبینی ئەوەی کردبوو و فعلەنیش قۆناغی دوای سەدام کورد زۆر هەوڵیدا مەسەلەن عێراق وڵاتێکی تەوافقی بێ هەموو مکەونەکان لە ناو عێراق پێکەوە بژین پێکەوە قەرار بدەن با ئەکسەرێتێکی شێبێ خۆی سام و کەسێکە زانێ ئێمە لە وڵاتە شەریکی حەقیقی نین شیعە ئەکسەرێتەوە جونگە مهمەکانی وڵاتەکە بەدەست ئەوانەوەیە بەڵام دەیتوانی ئەو سیستەما عەدالەتێکی وای بکردایە کە هەم کورد ڕازی بکە هەم سونەوە کە منەتەوەیەتەکانی سپاس دەکەم دۆ تەگرەم و لای بەڕێستان ئەگەر بچینە لای مامۆستا مەسعود عەبدولخالق لای لێرەوە مامۆستا مەسعود زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین 9 نیسان ساڵیادی کەوتنی بەعز بۆ دەسەڵاتداران ینی چ پەندێکی تێدایەوە کەوتنی ڕژێمەکەی سەدام دوای 35 ساڵ چیمان پێ دەڵێت؟ بەنای خوای گەورە و مێدەبان دەستان خۆش بی گفتوگویەکی زۆر خۆشتان کرد پرسوود بوو خۆی پێشی ئەوەی سەدام ئەو ئیشە بکە وەزعی عێراق و وەرزی کوردستان وەزعی جیهان زۆر تایبەت بوو کۆتایی جەنجی سارد بوو لە جەنجی ساردا میلەتانی ژێردەسە وەزعی زۆر خراپ بوو بە تایبەتی ئێمە باسی کوردستان و عێراق دەکەین هەموو کوردستان لە دوای ئەنفال و چیمیایی لە 9 کیلۆمەتر کۆکرابەوە وڵاتانی وەکو کوێت و تورکیا و عەرەبی سعودی و عالەمی عەرەبی و عالەمی ئیسلامی زۆر هاریکاری سەدامیان دەکرد ئەو ڕاپۆرتە نێودەوڵەتانێکە لەسەر سەدام دەهات وەکو ئێستای دەسەڵاتی خۆمان گاڵتە جاڕیان پێدەها زۆر گویان نەدەدا و ئەیشانە تا فاولێکی زۆر گەورەی کردو ئەو بوو کە کوێتی داگیر کردو ئەوەی بەسەری هات ئەوەیە کە زوڵم ینی ئەگە باز لە عیبرەت بکەین باز لە دەرس بکەین چارەنووسی زاڵمان بەو شێوەیە تا ڕادەیەک ئیزن دەدرێ بەڵام لە کۆتاییدا ئەوەی بینمان زاڵم ئەوەندە مەزلوم بوو خەڵکی عێراق زجیان پێستاوە ئەوە دەرسێکی زۆر گەورەیە لە بۆ هەموو زاڵمانی جیهان و زاڵمانی ناوەخۆی خۆمان کە چارەنووسی زاڵمان بەو شێوەیە لە پاش ڕوخانی سەدامیش تابعانەمیش وەکو مامۆستا حەسان بە تاکید ڕاستە نیزامەکی وەکو پێویست ناتێ بەڵام فەرقەکی یەکجار زۆر هەیە گۆڕانکاری زۆر گەورە هات نیزامە ڕۆی کە ئەقەلیەت بوون نیزامێکی زۆر عنسوری یەک لە دوای یەک
ئێمە لە دوای ئەوەی کە دێ یان ورتر لە دوای عێراق دەکەوتە ژێر بەندی حەوت هەرچی دەستکەوتی کووردە لە پەرلەمان و لە دەستور و لە ڕیاسی جەمهور کە بەدەست کووردە و بەشداریەکە و سەتا حەفدەی داهاتی عێراق لە بۆ کوردستان ئەو پێگا قانونی و سیاسی کە هەرێمی کوردستان دروستکردی هەمووی لە دوای ڕوخانی سەدامە و لەگە ئەوەیە کە عێراق کاوتە بەندی حەوت کاتە ئێمە سوود و قازانجێکی زۆرمان وەرگتیە بەڵام ڕەنگە دەسەڵاتدارانی خۆمان نەیانزانیبی جوان ئەو سوودانە بقۆزنەوە. بەڵێ زۆر باشە بەڵام وتت کەوتنی سەدام پەندی تێدا بۆ دەسەڵاتداران و زاڵمان هیچ پندێکی تێدا بۆ دەسەڵاتدارانی ئێستای عێراق و کوردستانیش؟ وڵا بە تایبەتی لە بۆ کوردستان ینی ئەو ڕێکخراوانی ئێستا بە خراپە لە سەهرێمی کوردستان نیسکە 7 ساڵە دەنووسن خۆ هەر ئەو ڕێکخراوە نەبوون لەسەر سەدامیان دەنووسی و دەی ئاخیری کەوتە وەزارەتە خارجیەکان و ناوێن لە عێراق عێراق کەوتۆتە سجلێکی ڕەشی هەیە ئەو وای کرد لەگەر هەندێک کاری خۆی لە کۆتاییدا 65 بڕیار لەسەر عێراق هەمووی پاڵپشت بە بەندی حەوت دەرچوو عێراقی زیندانی کرد دەست و پێ عێراقی کرد تا دوایی ڕووخا کە ڕووخای تر دادگایی کران لە پێش چاومان چیان بەسەرهات ئەوانە هەموو دەرس و پندێکی یەکجار زۆر گەورەنا بۆ هەموو عێراق بۆ بگرە بۆ هەمووجان بەڵام لەبەرچی بۆ کوردستان چونکە ئیمامی عەلی دەرێ ظلم الضعیف ئەفشع الظلم یعنی خراترین زوڵم ئەوەیە کە زعیف زوڵم لێ بکە ئەوەش دەسەڵاتی کوردی دەسەڵاتێکی زۆر زعیفە مقاوماتی مانەوە و بەخۆمان بینیمانە چەند یعنی لە حد بەدەر لە هەموو دەسەڵاتەکانی جیهان زعیفترەکەتی زوڵمەکانی یەکجار زۆر گەورن بەرامبەر میلەتی کورد لەبەرەوەی دەرس و پندێکی یەکجار زۆر ئەوەیە کە بە دڵنیایی چۆن سەداممان بینی چۆن زاڵمەکانی ترمان بینی ئەوانش ئەگە هەروە بەردەوام بن ئاوا دەیان بینین بە مازلومی و خەڵک دڵیان پێی دەستێتەوە. زۆر باشە بەڵام لە دوای سەدام پێ دوایە لە عێراق و لە کوردستان ینی لە حکومڕانیدا ینی تاگڕەوی بەردەوام ببێ یا خوندێک پێیان وایە کە لە دوای سەدامیش سەدامی تر لە عێراق دروست بووە؟ وڵای ئەوە تۆزێک مبالغەیە نەخێر نیزامی سەدام وەسف ناکرێت لە خراپی و فاشی نەک لەسە ئاستی عێراق لەسە ئاستی جیهانیش وەسف ناکرد مەگەم ئەو ڕژێمە ئێستای سووریا و هەندێک وڵاتانی عەرەبی کە پێکتی دەچن زۆر دەنا حتەمە دەسەڵاتی کوردی زۆر زۆری لێ ناڕازین بەڵام نەکرێ ئەو وەسفانە لەگەڵ ڕژێمی باسی پێشووکرێەوە دەسەڵاتدارانی ئێستای بەغداژ ئەوە وەسفانە ناکرێت ئێستا دام و دەستگا هەیە موئەسەسات هەیە لامەرکەزی هەیە فیدرالی هەیە بۆ کوردستان دەستورێک هەیە ئیلتیزاماتی تر هەیە یعنی ئەوانە هەمووی هەیە فەرقی زۆرە بەڵام ڕاستیشە ینی ئەوەی ئەمە دەمانویست ئەوە نەهاتۆتە دی هەتا ئێستا زۆر باشە بەڵام لە ڕووی حکومڕانی و نەک لە ڕووی تاوانەوە ینی ئاکاری سەدام دووبارە بۆ تۆ لە حکومڕانی دەبەست لە ڕووی ئەو تاوانەنا کە دژی گەلانی عێراق بە تایبەتی کورد ئەنجامی داوە؟ نا ئەوگەرە وابی بە تاکید نا سەدام لە ڕووی تاوان و لە ڕووی زوڵم زۆر ینی منافیسی نەبوو بەڵام لە هەندێک ڕووی لەبارەی یاسا سەروەری لەبارەی گەندەڵی لەوبارەنە باشتر بوو لەو بە تایبەتی لەوەی کوردستانی خۆم ئەوەی کوردستانی ئێستا لەبارەی یاسا و موئەسەساتی و لەبارەی نەخشە و پلان و گەندەڵی بەڕاستی ئەوە ناکرێت بە هیچ نمونەیەکی جیهانی ینی ئەمە لە نایەنی ئینسانیەکەی ئەوان یەبەی بەو دەرەجەی سەدام زاڵم من ئەوە ناکرێ و بەراورد بکەین هەیە بێ ئومێدە وای دەکە بەڵام لە ڕووی موئەسەساتی لە ڕووی گەندەڵی بەڕاستی ئەوە لە سەدام ناسەدام سەردەمی سەدام ئەو ئیشانە نەبووە ئەو موئەسەسات هەبوو وە قانونیش هەبوو بۆ خۆیان قانونەکی خراپی چاک بوو بۆ خۆیان هەیەیان بووە ئیلتیزامیان بە حیزبی ئیلتیزامێکی چاکتر بۆ ئەوی ئێستای کوردستان ناوی ئەزمون و ناوی هیچ شتێک نییە کە داوەچی لێ بندرێ بەڕاستی. بەڵێ سوپاس دەکەم دووە تەگرم وڵای بەڕێستان کاکەسن سەبارەت بە مەسەلەی پێکەوە نەگونجانی پێکاتەکان لە دوای ڕوخانی سەدام هۆکاری چیەکە ئێستا ئەو ناکۆکی قوڵە هەیە لە نێوان پێکاتەکان کە مەسەرەن شیعەکان بەشێکی زۆر جومگەکانی دەسەڵاتیان بەرزتوێ کورد ئێستا پێگەی لاواز بووە سونەکان مەسەرەن داعش دروست بێستە تووشی ئاوەرەی بوو ناوچەکانیان هەموو ڕووخاون زانیەگەر تۆ سەدام ڕووخا سێ کەس لە عێراق کە سێ مکەونی ئەساسین کورد و عەرەبی سونە و عەرەبی شیعە یەکی وەرەقەیەکیان بیتێ یعنی ئەو کاتە
بۆ پێم بڵەیەکی دستوریەکەم بۆ بنووسن بۆم علاقەی دوای سەدام دڵنیا بە دستورەکە زۆر لە یەک جیاواز بوو و مەسەلەن کورد بە شێوەیەکی نووسی کە علاقێکی دیموکراتی اتحادی چی ئەوانی پەرلەمانی بێت و ئەوانە سونەکان زۆر لە سەرتا خۆزانین زۆر زدی فیدرالی و ئەوانە بوون و لە نزایەکی کۆنی بڵێن خۆیانەوە سەیری علاقێکی موحەد و قایم و ئەوانەیانە کرد مرکزی شیعەکانیش بە شێوەیەکی تر سەیری علاقەکەنوانە ئەمانە لە ناو چێوچێوەی دستورێکا کۆکرایەوە بە وەسیلەیەک بوو تەمان ئەڕێن لە ژێر زەڕەبینی بڵێن ئەمریکیەکان ئەوان دستورەکانسی دیباجەی دستورەکە ببینی ئەزانی چەند دیباجەکە چەند زەحمەتە چەند درێژە چیتیان نووسراوە بڕوا بکە ڕستە بەڕستە ئەتوانی بڵێ ئەم ڕستەیە هەن کووردە فەرزی کوردە ناودوسێ ئەم ڕستەیە هەن شیعی ئەم ڕستەیە هەن سونەکانە ئەوە پێکەوە لەکێراوە وەکو عراق کە دروست بوو دوای ئەوە ئەم وڵاتە لەسەر ئەساسی کورد بەڕاستی قەرزاری علاقە زۆر کورد پەیداگر لەسەر یەکشت ئەوتە وڵاتی مکەوناتە ئەگەر تەوافق نەبێت لە قەرارەکردنگەکان بە تایبەتی ناچێتە ڕێوە وڵاتە مکەونی ئەساسی بە تایبەتی لەبێن کورد و عەرەب و سونی و عەرەب و شیعە ناچێتە ڕێوە ئێستا ئەگەر ملاحەزە بکەی دەنگێکەیە ئەڵێ ئەو سیستەمەی کە لەسەر ئەساسی تەوافقی دامەزرا تا ئێستا حکومان کردووە فاشل بوو بۆ ئێستا دەوڵەتی قانون کەسایەتەکانی وەکو مالیک و جەماعەتەکەی ئەو ئەڵێن بۆ ئەم انتخاباتی داهاتوو دەبێ حکومەتی ئەغلبیە دامەزرێت تەوافق فەشەلی هێنا دەستمانە بەسێتەوە حکومەتی شەراکە نەوعێکە لە فەشەلوانە و هەمومان تەحمولیەکەن ئێستا بیربۆچین تراتەوە ئاراوە حکومڕانی لە عێراق نەبوونی سیستەمێکی دیموکراسی کۆنتر تەجروبەی دیموکراسی وانە وای کردبوو کە سەدام ڕووخا هەر کەسێ وڵدا پاگەی خۆی لە وڵاتە زیاتر قایم بکە بۆ خۆی دەسەڵاتێ بێ و ئەمە قسەیەکە ئەڵێ مەسەن کاتی خۆی قسەیەکە بووە کورد لە ئەمریکانی وتوتی کاکە شیعەکان لە ڕابردووە ترسن چیان بەسەراتوە سونەکان لە داهاتووە ئەترسن چیان بەسەر حاکم بوون لە حکم دەرکراون کوردیش لە ڕابردوو لە داهاتووە ترسێ و تا ڕادەیە کە توانی بڵێ شتەکان هەر واش دەرچوونیانی تەوقعەکانی شەروا دەرچوون بەنسبەت کوردەوەوانە ئێستا لە سێڕیانەیەکایە مەسەرەن وە کەسی زۆر کەس پێشبینیەوە کاکە عراق پێکەوە ناگونجێیانی ئەبێ ئالاتێکی تر بدۆزنەوە عراقێکی اتحادی هەیە یەک ئەقلیمی اتحادی هەیە کە ئەمە تۆزێک بۆ سیستەمی فیدرالی قورسە نیشتیوانیەک هەرێمی فیدرالی سونەکان مەرجعیان نییەوە هەندێکیان داواکەن کە ئەقلیمەکانیانی بێ محافەزەکانی شابی بێ بە ئەقلیم سونە گشتێک ئەقلیم بێ دێت یەکێکیان لەلاوە ڕەفزیەواکە و داوای عراقی ینی کۆکنین لەسەر شتانە وەڕێیەکی شەیە کە هەوا باشکرا واسەکەی کە عراق دابش بێ بۆ سێ وڵات و ئەو کێشەیە هەر کاتی خۆی کە عراقیان پێوکەولەکان ناوە دوای حربی عالەمی ئەوە نامێنێەوە کوردیش بێ بە دەوڵەت و سونە و شیعش بکرد لە سونی خۆی بێ بە دەوڵەت ئەمەش تاڕحێکە تەمان جارێ بەڵام پشگیری دەوڵەتی و خەمڵین و ئەوشتانەی زۆری ماوە ینی کە بگێتە قەناعەتێک ئەوەی لێ بکەنەوانە معزڵەیەکی گەورەیە لە عراق لە حکومڕانی سەرکەوتوو نەبووە بەڕاستی عراق لەوەی کە بتوانێت وڵاتی مواتەنە بێ وڵاتی خزمەتگوزاری بێ وڵاتی استقراری سیاسی بە وڵاتی لا تائیفی بێ وڵاتی هەمووان بێ وەی کە عاقرێ بەداخەوە نەگەیشتێتەوە مەرحەل زۆر باشە بەڵام ئەو کاری چیە مەسەلەن ئێستا کورد پێگەیەوەندە لاواز و پەیوەندی بە کورد خۆی یاخود بۆن سونەکان ئێستا پەراوی سخراون و زیاتر دەسەڵاتەکان بەدەست پێکاتەی شیعەوەیە باسم کرد یعنی ئەگەر تۆ هەر لە سەرتاوە سەیریکەی شیعە سەرێتە لە عراق و حەقی خۆشیانە شوێنە مهمەکان مەسەن ئەوە دایما لە حکومڕانی لە عراق ڕئیسی وزرایانەوێ کە دستور داناوە ڕئیسی وزرا لە عراق سەراحەتێکی زۆری هەیە لە ناوڵات بۆی ئەوان دایما ئەوەیانەوێ ئەوە هەکەدان ڕاوە عەقڵانە دایاناوە خۆیان زانیانە چی ئەکەن ئەیانتوانی ینی لە گفتوگۆ لەگەڵ ئەوانە زۆر قسەمان کردو دەیانتوانی کوردش ڕازی بکەن و سونەش ڕازی بکەن نوعێک لە عەدالەت لە بینی مکەوناتە هەبێ ثەرواتی عراق بە شێوەیەکی باش و عادلانە ئەوکە لە دستورە هاتووە دابشکرێ لە مؤسساتی دەوڵەت و لە ناو جێیش و شقوە ئەمری داخلی تەوازن هەبێ وەکەوەی لە دستورە هاتووە کە تەوازن نییە ینی تەمیشە ڕەنگە کورد ئێستا 2% بێ نسبەی کورد باسەکەن یان 3% بێ ناو جێش عراقی ناو مؤسساتی ئەمری عراقی ڕەنگە سەبەبێکەوە بێ کە کورد خۆی ناچوو وەزعی کوردستان باش بوو ئەو کاتە ناچوو تەنها ئەفسەرە چوو ئەو شوێنانەی کە پلەپایی هەبوو خەڵکە چوونە سوپای عراقوانە تەوازنی نییە سونەکان هەوارەکەن لێ مەسەن تەوازنمان نییە هیچ لە ناو مؤسساتی دەوڵەتوانە تەوازنی ئێستا انتخابات دەکرێتەوە کە انتخابات بکرێتەوە یەکسەر دوایەوە بیل لە موقعەکان دەکرێتەوە بوو لە هەیئە مستەقلەکان دەکرێتەوە لە وزاتە گرنگەکان دەکرێتەوە بۆی جارێکی تر خۆڕخکاری بەنسبەت جەماعەتێکەوە دەست پێ بکە و تەهمیشکردن بەنسبەت جەماعەتێکی دەست پێ بکە و ئەم ململانەیە هەر بەردەوام بێت. سوپاس دەکەم دواتەکەم بۆ لای بەرزستان مامۆستا مەسعود ئەگەر بگەڕێمەوە لای بەڕێز سەبارەت بەوەی کە 4 ساڵ لەمەوبەر
هۆکاری چی بوو کە کورد ینی ڕێکخراوترین پێکاتەیە خود بڵین گەلی عێراق بوو ئێستا دەبینن زۆر پەرتەوازەیەوە ئەو کاتە ئێمە باز لەوەکە کە لە نمونەی حکومڕانی ئێمە پێشکەوتتر بووین لە بەغداد هۆکاری ئەم تەراجوع بڵێم ئەم پاشەکشەی کورد چییە کە پاشەکشەی کرد کە ئێستا ناوماڵی پەرتەوازە بێت دۆخی دام و دەستگاکان بەم شێوەی ئێستا بێت هۆی سەرنجامێکی زۆر منطقیە دەبی واوی تو ئەگەر ناگرێتەوە لە بۆ میلەتی کورد ئەو هۆکاری باس دەگەرێتەوە لە بۆ سەرکردایەتی ئێستای کورد کە هەر نیزامێک لەسەر گەندەڵی دروستبی تەمان ئەوە سەرنجامی دەبی یعنی لە دوای ڕاپەڕین هەر ڕۆژی یەکەمی ڕاپەڕین کە میلەت کردی لەگەر هێزی پێشمەرگەی قارەمان دوای بەرپرسان کە گەیشتنە ناو شارەکان ڕاستن قۆناغێکی نوێ هات لە تاڵان و دزی و ئاودی و کردن و ئەوە ئیتر لەو کاتیەوە تا ئێستا بەڕاستی ئەو پرۆسەی لە کوردستان دەگوزارێت چ لە ڕووی قانونی چ لە ڕووی سیاسی چ لە ڕووی ئیداری بریتە لە بەرجەستەکردنی گەندەڵی یعنی باورد بین ڕاستە میلەت لەلایەک میلەت و مارە ئەنفاڵ و بابرین پێشمەرگەی ڕاستەقینە و دڵسۆزانی میلەت ئەوە لەلایەک حەولیدایە ئیشەکی جوان بکە لە بۆ کوردستان بینای دەوڵەتداری بکە بینای عیلاقاتێکی جوان بکە لەگەر ناوە خۆی لەگە عێراق لەگە ئیقلیمی لەگە جیهانی بەڵام لەو لایەش سەرکردایەتی کورد و کۆمەڵێک لە مەسئولین تەبەقەیەک ئەوەنە خەریکی گەندەڵی بووینە لە کۆتاییدا ئەو گەندەڵیە چی پێویست بووە پێویستی بەوەی بووە کە کوردستان پەرت و بڵاوبی میلەت پەرتەوازەبی یاسا سەروەر نەبی دیموکراسی نەبی بینا نەبی ئەوە هاتوتە پێش ئەوەی میلەت ویسی ڕاستی ئەوە نەهاتە دی بۆیە ئێستا ئەو پەرتەوازەیە و ئەو وەزعی ئێستا ئەوە نییە برین لە بە سوتفە هاتوی نە وەزعی گەندەڵی پێویستی بەوەیە کە بەو شێوازەی ئێستابی ئەو جوانی زۆر گیان لەوەی نییە پێگەی کوردستان ئاخۆ لە جیهان لە ئیقلیم لەگەر بەغداد چی بەسەردەوەی نییە لەبەر ئەو هۆیشە کە کوردستان کەوتە با بڵێن ڕکەبەرکە لەگەر عێراق دام و دەستگای کوردستان هەموو ئامادە بوو ئیشی لە بۆ کرابوو بەڵام بە ماوەیەکی کەم عێراق بە پێش کوردستان کەوتەوە ئێستا ئەو دام و دەستگای هەیە ئەو دەرێ ئەمن پەرلەمانم هەیە محکەمەکی سەربەخۆم هەیە لێژنەکی نەزاهی ئازام هەیە بەڵامە تۆ چیت هەیە تەمان ئەوە لە داهاتوەکی نزیک دەبتە شەڕە مؤسسات و هیچ شک و گومان نییە کوردستان شکست دەینی بەرامبەر بەغدا نەک لە شەڕی عسکەری لە شەڕی مؤسسات بەڵێ بەڵام هۆکاریەوە چی بوو کە بۆچی ئەوان پێشێمە کەوتنەوە پێشتر باز دەوەکە کە دەبێت لە ڕووی حکومڕانی مؤسساتیەوە ئەوان چاو لە ئێمە بکەن وەڵا ئەوە باسێک دەکرێت بەڵام ئەمە دەمانزانی ئەو کاتیش هەموو ئەوەی کە کەمێک ویجدان و زەمیر و ئینتیمای وەتانی هەبووی ئەو کاتی بە جواب دەهات هەموو ئەوەی کە بەشداریشە چ ڕاستە خۆ چ ناڕاستە خۆ لە گەندەڵی و دزی و تارانی تەمان ئەوە دیفاعی دەکرد ئێستا ئەوە دەرچوو قسەی ئەو خەڵکەی هەموو دەرچوو قسەی عاقڵمەندانی دنیای دۆستەکانی ئێمە دەرچوو کە ئامۆژگاری سەرکردایەتی کوردیان دەکرد کە ئەگەر بەو شێوەیە بڕۆن ئێوە بە پاش دەکەون ئێوە شکست دەینن ئێوە تووشی ئەزمەی زۆر زۆر گەورە دەبن ئێوە هەموو هاتۆتە دی ئەوەی دەشیرین ئێستا لە بۆ داهاتوو ئەوانیش دێتە دی و زۆر زۆر خراتر دەبی و خراتریش بەجێ دەمینێ هۆکارەکەی وازح هۆکاری گەندەڵیە گەندەڵی بابرین چ دیراساتی ئەکادیمی چ ئەزمموی گەلان چ نەسی دینیش إن الله لا يصلح أمر المفسدين أمر المفسدين ناري لا يصلح المفسدين داري أمر يعني أمر تي أمر بو وەزعی ئێستای کوردستان بریتە لە سیستەمی سیاسی و سیستەمی قانونی و سیستەمی ئابوووریەکەی و ئەو دام و دەستگایی کە دروست بووە ئەوە ئەمری مفسیدینە ئەوانە کە بە فەسادی دروست بکەین ناستە پێش هیچ هەنگاوێک دەوەرە حەز دەکەم لە ئێستاوە هەتا مانگەشکە بەرپرسانی کورد جوابی ئەوم بدەنەوە لەو کاتی تا ئێستا یەک دەستکەوتم لە بۆ باز بکەن کە لە بۆ کوردستان هاتبیتە دەی لە بۆ نەتەوەی هاتبیتە دەی چ لە مادەی 140 چ لە یەک خستنی باری ناوەخۆ چ لە ئاستی هەر چار پارچەی کوردستان چ لە دروستکردنی حکوومەتێکی جوانی ڕەشیدا هەرچی ناویلێت چێ با بڵێن حیزبەکان حیزبی جوان و پوختایان سەروەری ئەس هەرچی دەرێن نییە یانە تووەرە وەزارەتەکان یەکەیەکە با بڵێن تەشخیصکە بە وەزارت بە وەزار پێ بزانە هەر هەمووی وێرانەیان ئەمە قەناعەتم وایە ئەگە حکوومەتێکی ڕەشیدەش بێ حکوومەتێکی چاک بێ 30 ساڵە تا 40 ساڵی دەوێت هەتا دەیگاتە ئەوەی پێشی ئەو دەسەڵاتەی وەچ خۆی ئەو کاتی لێ بکاتەوە
بەڵێ سوپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەنێرەوە لاتەن لەگەڵمان بمێننەوە. بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ، کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی. هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان، سەلاجە و مجەمیدە، هەموو جۆرەکانی سپلێت، تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح، فرن و مایکرۆ، گسکی کارەبایی، غەسالەی جلشتن و قاپشتن. بەیزا مامی هاوڵاتیان. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کە حەسەنەکە بگەرم وڵای بەڕێستان سەبارەت بەوەی کە دوای 4 ساڵ لە کەوتنی بەعس کورد بەو پۆستانی کە وەریگرتووە بەو پێگەی کە هەبووە توانێتی چی بکات بۆ نەتەوەی کورد؟ بەلەو بچین سەر پۆستەکان ڕەنگە پۆستەکان ڕەمزیەتی زیاتر تیابێت تا کردەوە و کاروانە بەتابەتی بەسەر سەر و کۆمارمان هەبووانە زیاتر خۆمانزای دەسەڵات و سەڵاحیەت و شتەکانی چییە؟ ئێمە لەگەڵ بەغا لەسەر چی ئەساسێک و هەموو ساڵێک چی کێشەیەکمانێ لەگەڵ بەغا و تا ئێستا زیادەکایانی بۆ نمونە مەسلەی دەرهێنان نەوت و فرۆشتری نەوت ئەمە بۆتە کێشەیە گەورە لەبێن ئێمە و بەغداد تەویلی جاجێ بۆ کرێت کە ئێمە حەقمانەیە نەوت دەربێنین بفرۆشین. عراق ئەوە ئەڵێن هەموو مڵکی شعبی عراقیە و مەسەن ئەو دەسەڵاتی بێمە بوو بە ئەمر واقع دەرمانی نا بەڵام خێروبێرەکەی چی بوو ینی داهاتەکەی چی بوو شەفافەکەی چەنە ئەمە یەکێ لە کێشەکان هەر ماوە معلقە مادەی 140 یعنی مادەی 140 ئەوە لە 2007 ئەو 2017 دە ساڵە و جێبەجێ نەبوو. ئێستا بە هەڵکردنی ئاڵای کەرکووک وەکو فشارێکە لەسەر حکوومەتی عراقی وەفد چۆ بە بەغا ڕەنگە تۆزێک حرەکەی تیاکرابی بەسیش کەس گەشتبی نییە کە عراقە چێتە ژێربار ئەوەی ئێستا دێت لە مندەلی وەڵاپرسیە کات و چانوسێ و ناوەیەک لاکاتەوە تاکو و شنگال ئەمە شەر وەکو خۆی ماوەتەوە. مەسەلەی 7%ەکە نەک 7%ەکە نەما لە موازنی عراقی ئەمە هەموو ساڵە شەڕمانەکە 7%ەکە بێ هەر نەما ینی ئەوە یەکێک لە پاشگەز بوونەکان ینی ئەوەی هاتونێتە دواوە ئێمە بەڕاستی ئەمجا ئەوەی کە جەنابەت باسی کرد لە دەسەڵات و لە مشارەکەکردن لە قەرار لە بەغدا لەمەش تەمان پاشە زۆر کورد هاتوتە دواوە و جاری وایە ئێستا پلەیەک مەنسبێک موقعەکن کووردە کە کوردەکە لاچێ نایدنەوە بە کوردیانی ئەوەی لی هاتوویانی کە ئەوە لە سەحقاق لە سەحقاق انتخابی حسابکەی لە قووەتی خۆ دەناو پەرلەمان لە وەکو پێکهاتەیەک بۆ بەدبەختی ئەو شتانەمان لێ ئەوڕات و ینی تەجروبەی زۆرمان هەیە لەوە ناگەڕێتەوە بۆمان ئەمە هەموو معنایەوەتانی ئێمە لە بەرامبەر حکوومەت لە بەغداد لە بەرامبەر مرکز لە بەغداد ناوەند لە بەغداد ئەو وەزعمان هەیە وەزع تایبەتەمان هەیە کە لە پاشەکشەیەکی گەورە بووین لە ماوەی پێشوو ئێمە ئەمانەی بۆ تعویزی بکەینەوە پەنا ببین بۆ دەوڵەت بۆ ڕاپرسیەوە حەقی خۆمانە ینی هەندێک خەڵک ئەڵێ لەگەڵ بەغا نامان کرێەوە ئەمەی کە هەیە واقعە کە عراق ئێمە لەگەڵ ناتوانین بژین و حەقی خۆمانە بەڵام ئامادەکاری خۆمان حزوری خۆمانەوەی مامۆسای بەڕێز مامۆستا عەبدولخالق باسی کرد چەندە مەسەلەی مە کاتی خۆی ماسەر مەسعود باسی کرد
ئێمە من کات خۆی لە زۆر مقابلە باسم کردو ئێمە کە باسمان کرد لەسەر بەخۆی ئابووری وانە کرد مڕێم وا بوو ئێمە کە دەستمان برد بۆ نەوت وا دەستمان بردا بۆ نەوتەکە کە تەحەدای بەغا کرد تەحەدای بەغا بوو کە بەغا هەرشی لێکردین ئێمە بتوانین لەسەر قاچی خۆمان بۆستین یعنی کاتێک دەست بین بۆ ملەفە بڵێن سەر بەخۆی ئابووری کەچی ئێمە دەستمان بۆ برد تەحەدای بەغامان کرد بەڵام بەغا هەر بوجەکەی لێ بڕین ئێمە حساوکە کەوتین ینی مەوچە بوو بە 3 مانگ جارێک خەڵکی ئاوای لێ هات ژیانی خەڵکی ئاوای لێ هات لە تۆقیتێکە دەستمان بۆ برد کامل نەبووین حازر نەبووین بازاری نەبوو شەفاف نەبوو کەمەکەی دیار نەبوو و علاقەش ڕەنگە لەڕووی منتەقی لەڕووی قانونی ئێمە اتفاقمان لەگەڵا کرد مەسەن اتفاقمان لەگەڵا کرد کورد ئەبێ مانگی مەسەن 150,000 بەرمیل بنێتە دەرەوە بەڵێ التزام تۆقیعێک دوای ئەوان علەمت کە کورد ناینێتە دەرەوە مانگە 75,000 بەرمیل ناردووە ئەبوو بە کێشەوە تا ئێستا ئەو کێشارۆک و باسم کرد تا ئێستا معلەقە کە دەست بۆ شتێکە بێ ئامادەبی کە دەست بۆ دەوڵەت بێ ئامادەبی پێ دوای ئەمە جارێکیش تووشی کەوتن دەبینەوە ڕاپرسیبەرین مەبەستم دەست بۆ شتێک ئەبێ حازر بی مەسەسە تۆ کەرکک دەست بۆ عالەمی کەرکک برد ڕاوێژ کراوە ڕاوێژ نەکراوە چی نەکراوە من شخصی خۆم بەڵێ شتێکی باشە هەم فشارە هەم حەقە وەڕێی وایشە ئێمە هەر لە سەرتاوە کە مادەی 140 لە دووسودانراوە دەبوو عەلەمی عێراق و عەلەمی کوردستان لە هەموو ناوچە جێناکۆکان لەبەر جێناکۆکیە بەنسبەت هەرێمی کوردستانە لەگەڵ بەغا واتە عەلەمی هەرێمی کوردستان لەگەڵ عەلەمی عێراق هەر لە مندەلیەوە تیابێت تا سنجار و هیچ کێشێکی نەبوو ئێستا بوو بە کێشە دەبوو هەر لە سەرتاوە پێکەوە بێ عەلەمانە کە هەڵمان کرد بە هیچ جۆرە نابی پاشەکشەی تیا بکەین بۆ لەڕووی نەفسی لەڕووی تاریخی لەڕووی ئەوانە هەر پاشەکشەیەک لە مۆزوع من پێشمانیە پاشەکشەیەکا کورد و بێ پێداگیریشدا بکە هەر پاشەکشەیەک زۆر زعیفە بین کە لەمە شکاین هاتینە دواوە ئەوەی کە پێنە ڕاپرسی و دەوڵەتی کوردی چۆن دەستی بۆ بین واتە ناتوانین دەست بۆ شتێکی تر بۆین گەورەتر بۆیە ئێمە مەرحەلەی شتە گەورەکانە بەداخەوە کورد لە ئاسی تاریخەکە سەیری شتەکان ناکە پێ ئەڵێ جوابەکانی مقنع نییە بە تایبەتیەوەی کە دەسەڵاتی نەمڕاتە پێڵەکە کە پەرلەمانەکەت بخەرەوە ئیش هەندێک کێشەی حکوموانە چاکە و دەستیشی بۆ بین هەمومان پشگیریەکەین بۆ نایکەی یعنی تۆزێکی بەڕێی من ئەما دەتوانین لە ماوەی 2 مانگ تەرتیباتێکی وا بکە لایەنەکان وا بکەی کە پەرلەمانەکەت فعال بوو ئەتوانێت ڕاپرسی بکە ڕێی بدات جەبهەی ناوخۆی کوردستان بە قووەتە بێ هەموو لایەنەکان کۆکە بینە ئەو کاتە ئەتوانین دەست بۆ شتەکان بین مەبەستم نییە کە ئەو کاتە ئێران و عێراق و تورکیە و ڕازی ئەبن و ئەمریکەکان پشگیریمان ئەوانەیشی ئەوێ ینی هەموو ئەمانە ئەبێ تۆ لە حساب خۆت بگری ئەمە معنەیەک نوعێک لەوە نیە تەخادل بێ یان ترس بێ لەوەی کە ئێمە نەوێرینوانە من بەبەستم لەوە نییە کە ئێمە بەڵام ئەمە پێڵێن واقع لە سیاسەت لە پراگماتیکی بی عملی بی لە بەرچای بگری شتانە کە دەست بۆ برد لەسەر قاچ خۆت بوەستی نەشکەی وەکەوەی کە مە دەستمان بر بۆ نەوتەکە کە پارەکان لێ بڕی مالکی ئەوماشکە وانمان لێ نەهات هەر زۆر خراپ هاتینە دواوە زۆر ئەوەی تۆ جناب باسەکەی ئەو فترەکە موازنەکە هات خۆی سەر پێشکەوتنەکە چی بوو ئەو مەرحەلە پارێکی زۆر بوو 70% عێراق لە موازنەیەکی 100 ملیاری زۆرە ینی پارێکی زۆر هات بۆ نێمی کوردستان بە بژایەوە من لە پەرلەمان و زۆر جاران وت بۆ کارەبا لە کوردستان ئەو کاتە فترەیەک باش هەیە لە عێراق کارەبانی بۆ کوردستان ئەوە عماری هەیە ئێمە عمارمان نییە بۆ کوردستان ئەمن و استقراری باشە هەموو ئەمە ڕاست بوو ئێمە نابێت فێر بدەن بەسەر هەموو مەرحەلەیەکمان بڕی شەوتێک چوونە پێشەوە لە پڕ وەستاین هاتی نەخوارەوە دەبێ مراجعی هەموو مەلەفاتی سیاسی و ئەوانەی خۆمان بکەین مەلەف لەگەڵ بەغا کە توانیمان عادی خۆمان بکەین و دەستدان بە هەڵەکانی خۆمان بنین و بگەڕێنەوە معالجەی ئێستای وەزعی هەرێمی کوردستان بکەین لە پەرلەمانە بۆ سەرۆکاتی هەرێم بۆ دستور بۆ ئەوانەی کە یەکلامان نەکاتەوە ئەو کاتە بە جەبەیەکی متحیدەشینە ناو شەڕەکانەوە و ئەتوانین هەر معرەکەیەکی دەرەکیش بینەوە بەڵام لەناو خۆمان ئەگەر خۆمان شکابین و وەزعی سیاسیمان ئەوە بێن ناتوان هیچ شەڕێکی دەرەکی بین. سوپاس دەکەم دواتەگرم و لای بەڕست ئەگەر بچینەوە هەولێر لای مامۆستا مەسعود مامۆستا مەسعود سەبارەت بەوەی کە لە نێوانەوەی کە لە سەرەتای دوای کەوتنی بەعس کورد باسی کەمتر باسی ڕاپرسی و ئەوانە دەکرد چەند لە 2005 ڕاپرسی ئەنجام درا بۆ سربەخۆی کورد بەڵام کاری پێ نەکرا ئێستا دۆخەکە لە بارترە یاخود ئەو کات تێڕوانی چیە بەوەی کە ئێستا باز لە مەسەلەی ڕاپرسی دەکرێەوە باز لەوەکێ کە گفتوگۆ دەکرێت لەگەڵ عێراق دوای 4 ساڵ بۆ ئەم پرسە خۆی با بڵین ئەو حەقەکی کووردە تەواو یعنی هەموو میلەتی کوردیش هەرچی حرەکەیەکی کردوی هەتی نانەشی داویتە پێشمەرگە لە حیزب لە هاوڵاتی دەوڵەتی کوردستانی دەوێت ئەوە با نابی مناقەشە لەسەر ئەوەی بکەیت بەڵام ئەوەی وەکو مامۆستا گوتی حازرایی دەوێت دەوڵەتی کوردستانیان هەر هەنگاوەک بەو ئیتیجاها ئەوە نییە
کە ینی با بڵین یاڵا و بڕۆین و بەگەرمانکە و ڕەگەڵمان ینی ئەوانیە وردەکاریەکی زۆری دەوێت لە عملیاتی زۆر ناسکترە. ئەمن هەندێک تێبینیم هەیە لە سەرکردایەتی کورد کە بە گومانم لەوەی حەزیان لە دەوڵەتی کوردی بی. یەک لەوانە ئەو کاتێک کە باست کرد 2005 کە عێراق لە بەندی حەوت بوو زۆر ئاسانترە تەعامل لەگەر ئەوەی بەرەو دەوڵەت بڕۆی لەگەڵەوەی کە دەرچوو. ئەو کاتی سەرکردەکانی ئێمەی ئێستا حولیاندا عێراق لە بەندی حەوت دەرچی. من لەوەی ڕازانیم ئەوە بە نیازی دەوڵەتدارین هەر چەندە زۆریشمان حەولا بەیانمان دەرکرد کە نەکەن عێراق با لە بەندی حەوت دەرنەچی چونکە ئەو کاتی ناقسە سیادە بوو ئێستا کامیل سیادە بە معنای ئەوەیە هەرێمی کوردستان ئێستا بە پێی قانونی دووەلی مولکی بەغدایە مولکی ئێمە نییە. دەبی ئەوە زۆر باوردی قسەی لەسەر بکەین. ئێمە ناتوانین ڕێفراندۆمێکی قانونی بکەین بە پێی قانونی دووەلی ئەگە بەغدا ڕازی بکەواتە ئێستا گەڕاینەوە جارش کە لە دوای عێراق لە بەندی حەوت دەرچوو ئێمە دەبی بگەڕێنەوە بەغدا یان ئەوەی ئەو حازراییە باسی کرد ئێمە بەلای کەمی دەبی هەندێک مەلەف دروستکەین هەندێک با بڵین نەخشە ڕێگە بۆ قانونی دووەلی ئێمە لە ئومەم متحیدە ناوی خۆمان بکەینە شەعب لە ئومەم متحیدە حرەکەی وەتەنی هەیە خۆمان تۆمارکەین دەتوانین مراقیب دیاری بکەین هەتا ئەو ڕادەی کەواتە مەلەفێک سەهمێک لە ناو ئومەم متحیدە دیاری بکەین ئەجە دوایە لەگە عێراق ئێمە با شتەکێ لەبەرەوەی ئەو ڕێفراندۆمەی ئێستا ئەمن دەبینم بەلایەکی دادەبان هیچ قیمەتێکی قانونی لەسەر ئاستی کوردستان لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی دووەلیش نابی ئەگە بەو شێوەی ئێستا دەکەن وەلو هەر ڕۆژێک نەفەرە قسە چی لێ دەکا مەشروعەک نییە بابرن بەمەی پیشان لەبنێکا کە ئەمە ڕێفراندۆمەکە وایە مەرحەلەی یەکەم دووەم سێم هەتا ئاخیری دیار نییە لەبەر هەندێک ئەوە بەگەرکەوتن و ڕەگەرکەوتنەی کە ناوی لێنرایە ڕاستی وایە هەرچی ڕێفراندۆمە کرایە چ لە خواروی سوودان چ لە تەیمور چ لە کۆسۆڤا چ لە ئەریتریا چ لە جەزائیری کاتی خۆی هەمووی ئیتیفاقیە کرایە پێشەکی لە دەستور تۆمارکرایە بوویتەوە وەسیقەچی دووەلی ئەجە دوایە ڕێفراندۆم کرایە قەت ڕێفراندۆم پێشی ئیتیفاق نەکرایە یعنی ئەوەی برادرانی ئێرەی دەسەڵات دەدرێن وەڵا دەکەینە وەرەقەچی مفاوەزات وەرەقەی مفاوەزاتی چ لەگەر چی ئەوە چ ینی مەوزوعێکە ئەتو دەبی ئیتیفاقیە بکەی هەتا ئەو ڕێفراندۆمە دەیکرێت قیمەتێکی قانونی هەبی بەڕاستی ئەو مۆزوعانە ئەم هەز دەکەم نەک هەر برادرانی دەسەڵات برادرانی مەعارەزەش تا ڕادەیەک لەی بەهڵەتدا چوینە ئەوەش لە ئەساسە قانونی و لە دام و دەستگا قانونیەکانی کوردستان دەست پێ دەکا کۆتایی بە دەستوری عێراق و بە موەسەساتی قانونی دەولی کۆتایی دی. بەڵێ زۆر باشە ینی بە بۆ چوونی بەرز ئێستا گەر کورد داوای جیابنەوەش لە عێراق بکات ئەوەی کە راپرسەکەی قیمەتی قانونیەوە یەکەم جا دەبێت ڕەزامەندی بەغداد و دوایی بوونی موەسەساتە لە هەرێمی کوردستان کە ئێستا هیچیان نین. واللهی دەزانین چۆنە بە یەکیان گوتیان ئەرە یەجووز چێ گوتی نابی ئەدی لایەج گوتی هەر نابینە خۆی بەبێ پەرلەمان هەر نابی نابیەوە ئەوە هیچ شتێک نییە بەڵام ئەگە حتا پەرلەمانشی لە گەربی لە کوردستان موافقەی عێراقی دەیە من باسی بەندی حەوتم کرد بەداخەوە عێراق کە لە بەندی حەوت بوو لە ڕووی قانونی دووەلی لەگەر ئەوەی لە بەندی حەوت دەرچوە ئێستا زۆر فەرقی هەیە لەبەر هەندێک کە ئەو کات و دەرفەتانە ئەم بەڕای من بەسەر چووە ئێستا لە وەقتی زائعین و زۆر مەترسیچە ئەو مەغامەرەی ئێستا دەکرێت بەهەرحاڵ منیش وەکو مامۆستا حەسەن زۆر ڕایم لەگە ئەوە هەیە ئەو پشتیوانی لەو هەنگاوی کەرکووک بکرێ غەڵەت بێ ڕاست بی هەرچیان کردێ تازەوە هاتیە بەڵام پرسی ڕێفراندۆمەکەی کوردستان بەڕاستی ئەوە هەر ئەم حەز دەکەم ئەوانەی یاسەناسەکانی جامیعەکانمان چیتر لە پەنایە قسە نەکەن هەموو دەزانن ئەوە معنای چی ئەو ڕێفراندۆمە دەکرێت ئەو ڕێفراندۆمە پێی دەگوترێت تریڤیال ڕێفراندۆم بە معنای ڕێفراندۆمە کە هەر خۆت لە بۆ خۆت دەیکەی یعنی هەفتەی 2 جار بیکە منەظەمە کار دەستی دەیکە چونکە قیمەتەکی قانونی نییە قیمەتەکی سیاسیشی نابی لەو دەمێ بۆ چی دەیکەی یعنی ئەوە ناوێت و هەگەر بەڵام ڕاستی یعنی هەندێکی تر هەیە درێن کاکەەوە مەبەستیان ئەوەیە ئەو جارە لە هەڵبژاردن با بڵین مەوادی ئیعلامیان زەعیفە لە بۆ هەندێ ئەوە ئەگەر لە بۆ هەندێبی قەی ناکە لە بۆ خۆی هەڵبژاردننی کوردستان هەر لە بۆ کوردستانە بەڵام تو بتێ هەنگاوەک دەوڵەتی کوردستانی بێ پێش نەخێر ئەوە سێچار هەنگاو دەیباتەوە پاش بۆ ئاگاداریتان و دەستبینین و لە پێش تاوانە ساد دوای جارش کرد لێرە گفتوگۆ دەکەینەوە چۆن هەنگاوەکانی پێشووی ئەو دەسەڵاتی هەمووی هەڵەو پەڵە بووە ئەوە زۆر زیاتر لەوەی هەڵەو پەڵێ بەڵام معنای ئەوەش نییە
دەوڵەتی کوردستانی مستحیلە نەخێر ئەگە سەرکردایەتێکی عاقڵ و سەرکردایەتێکی باڵین ئەمین و شارەزا هەبی دەوڵەتی کوردستانی زۆر لە مێژە لێمان نزیک بوویتەوە بەڵام دەستێک نییە وەریگری. بەڵێ زۆر باشە بەس ئێستا و بەندەی کە بەرز باسکردبندی حوتەمی نەتەوە یەکگرتووەکان کە کورد کاتی خۆی داوای دەکرد عێراق لە ژێرم بەندە بێتە دەرەوە ئێستا و بەندەی ئەو بەندە هەڵنەوە شاوەتەوە یاخود بە پێی ئەم بەندە بێت دەبێت ئیلا بۆ ڕاپرسی ئێمە پێویستمان بە ڕەزامەندی بەغداد هەبێ بۆی کە نەتەوە یەکگرتووەکان دان بە ئەو ڕاپرسیدا بنێت کە لارێمی کوردستان دەکرێت. نەخۆی بەندی حوت باڵێن بەندەکی میساقی ئومە متحیدە لە مادەی 39 دەست پێکات تا 51 ئەوە وا دەکا ئەو وڵاتە ناقص سیادەبی یعنی سیادەی کامیل نەبی بۆیش دەبینین ئەو کاتی هێزەکانی ئەجنەبی هێزی تورکیا هەرچی هێزەکە بوو دەهاتە ناو عێراق یعنی ئێستا کە عێراق کامیل سیادەیە ناتوانانی بەبێ موافقەی عێراق بێت کەواتە ڕێفراندۆمێکیش بکەین ئێمە ڕێفراندۆم لە بۆ چێ دەکەین غێرە تو کە کۆتایی هات دەبێ ئەمە تەسلیمی موسسەی قانونی دووەلی یان تەسیر لەسەر دەستوری عێراقی بکە ئەو بکە ئەوە ئەمە هەر لە بۆ خۆمان بین ئەرێ تازە بە تازە لە خەرچی کوردستان ئەرێەوە چیتان دەوێت ئەرێ ئەو 100 ساڵەی خەبات و خوێن و ئەوە معنایەتی ئەری چەند جارێت کە ئەوکرا زەنتیا ئەو جۆرە میلەتانە وەکو ئەو پرسیارەت سەرکرایەتی بە خۆی لە خۆی بکات ناشریشە یعنی ئەو ڕێفراندۆمی ئێستای سەرکرایەتی کوردی ئەوەی ئێستا تعریفێکە ها ئەم لەگەیمە عەبەسیە. بەڵای سوپاس دەکەم دواتر دەگەنەوە لای بەڕێستان کاکەسن سەبارەت بە مەسلەی ڕێفراندۆم و هەندێک کورد لەگەڵ عێراق 2005 دۆخەکە لە بارتر بوو کە کورد ئەمانگاوانە بنێ بە ڕەچاو بە تێڕوانین لە باردۆخی ناوماڵی کورد بە تێڕوانین لە بوونی موسسات لەو کاتە یاخودی ئێستا هەندێک شیشت ئەو کاتە نەبوو و هەندێک شیشت ئێستا نییە ینی بۆ نمونە چی ئەو کاتە نەبوو ئەو کاتە ئەو سەنگەی کورد لە خارج لە دەرەوە ئەو سەنگەی نەبوو بەڕێی من تجربەی کوردستان دوو شەڕی داعش علاقات و دوو لە هەرێمی کوردستان چەند قونسڵیە و چەند سەفارە و چەند چی هەیە لە هەرێمی کوردستان علاقاتەکەمان سۆرۆکی وڵاتان وزارەی خارجیە و دەوڵەتەکان ئەمە سەنگێکی داوە بە ئێستا ئەگەر استقلالی بکەین و یەکگرتوو بینوانە بین سەنگمان زۆر بەڕاستی لە 2005 بەقوەترە بەڵام من ئەو دوو ملاحەزە هەم هەیە لەسەرەوە من ترسیەوەم هەیە ئەم پەنابردنە بۆ ڕیفراندۆم ڕاکردن بێ لە باردۆخە سیاسی هەرێمی کوردستان بۆ شتێکی تر ئەمە نابێت ینی خۆت لێکەڕ بکەی وەکو نەعامەبی خۆت بشاریتەوە من ڕێی ڕاکردن سیاسەتی نەعامە بەکاردێن بەرامبەر کێشە ناخۆ ڕاکردن بێ لە مۆزعیکە ئێستاە من دوو نمونە باسەکەم یەکگرتووی سەرەکەوی بەرەی کوردستانی لە وەختی کا دروست بوو ئێمە زۆر خراپشکا بووین لە ئێران بووین لە شتاونەوە لە دوای ئەنفال و عراق لە حربەکە دەرچوو بوو بە اقتصادە بۆ هێز چەکدارە بەڵام بەرەی کوردستانی ئومێدێکی دا کە ظروفێکی مۆزوعی هاتە پێشەوە بەرەی کوردستانی بۆ سەبەبی سەرکەوتنی انتخابەکە دوو بەلەوە سەدام سقوط بکە ئەو دەستکەوتانی ناو پەرلەمانە ناو دستوری عێراق هەن ئەوە بوو کە ئێمە یەکگرتوو بووین ئێستا کاکە یەک جەبەی ناوخۆی یەک بێ مؤسساتی هەرێمی کوردستان باش کە تەفعیلی بکە کە کوڕەکانی مێ لە گەندەڵی و مەشاکرەکانی کە بکەرەوە بەڵێ شەڕەکە بێتەوە ڕاپرسەکەش ناجح هەبێ بەرەو دەوڵەت بوونەکەش ناجح هەبێ حتى لە دستوری عێراقیش فقرەیەکی هەیە لە صالح ئێمە لە دیباجەکە ئیتر نادەم دیباجە بە مادە حسابەکە یاننا لفقريك بالضبط دقيقة أواي إن الالتزام بهذا الدستور يحفظ العراق سيادته أرضا وشعبا واتا التزام كردن بمدستورة وحدة علاقة باريزة بمقابليش التزامنا كردن بمدستورة وحدة علاقة نارة ومحقق خمان اشتكين أو اتحاد اختياري نامني كيسة يعني بس وتد السياسة نعمة بيرودة كان الصلاة داراني هرم بو هين من أترسم أم اشتانا راكدن بلا واقعك كاستايل هرمي كل سنة واقعك سياسي خراب بۆ شتێکی تر کە شتی گەورە داواکەی خەڵک بەوە مەشغول بێ کە ئەمە داوا ڕیفراندۆم دەوڵەتەکەین بەڵام تۆ هەنگاوی سەح ئەوەیە خۆت چاکل ناوخۆ ئەمجا بشی بۆ شتێک گەورە. سپاس دەکەم. مامۆستا مەسعود ببوورە پێشتر لەوە ڕامانگرتی باسی شتێکت مابوو لە سەربەندی حەوت ئەگەر بە کورتی بێ سوپاس دەکەین سەبارەت بەوەش ئایا مەسەلەیەوەی کە باز لەوە دەکرێت کە ئێمە بە مەسەلەی گەندەڵی و موسسات هەڵگرین بۆ دوای دەوڵەت دەزانین چۆن ئێمە ناکرێ شتێک بکەین کە لە هیچ دنیایە نەکرایە من حەز دەکەم ئەو برادرانەی دەسەڵات بە مەشروع جوان بڵاوی بکەنەوە چکە بێ مەشروع بێ چاوڕوونی ئێمە چۆن بە دوای ئیشێک بکەین کە نازانین وەکو مامۆستاش فەرمی ینی ئەو گومانە زۆرەکە تەهەڕووبی لە هەندێکیشێ ینی ئەگەر با نیازپاچی قسە لەسەیەک بکەین بۆ ئەوی زەنی خراپ نەبێ وا چاکە دەسەڵات ئێمە ئەوەی دەیبینین وا نابی
ئەگە شتەکی تری هەیە با بە جوانی بە پرۆژەیەک بڵاوی بکاتەوە بیداتە هەموو حیزبەکان کە چێ سەردانی حیزب دەچن لی دادەنیشن چایەکی دەخۆنەوە باسێکی قانونی باسێکی سیاسی دەولی تێدا نیە دوسێ قسەیەوە هەر دەستن و کۆنگرەیەکی ڕۆژنامە نووسی زۆر ئیجابیە کاکە ئەوە دەوڵەت بەو شێوازەی دروست ناکرێ پرۆژەکەی بڵاوکەنەوە دیاربی وەبی قسەی لەسەر بکرێ لە چێ نقستانە لە چێ بەهێزە لە چێ لاوازە ئەوانەی دەوێ بۆ خەبیری خۆمان ئێمە شەر نییە ئەم جێمێ دەبی درێمە خەبیری دەرەوەمان هێنا کاکە خەبیری ناوەش گەلک زۆر هەیە شارەزای زۆر گەورەمان هەیە کە دەزانی ڕێفراندۆم چۆنە دەزانی لە چێ دەکەیتە ئەوەی قیمەتێکی قانونی هەبی چەند دام و دەستگای پێویستە ئەوەی ئەمن حەز دەکەم دووبارەی بکەینەوە ئەوەی ئێستا ئەو ڕێفراندۆمەی ئێستا کە دەرێن دەکرێت بەو شێوازە کە دەوڵەت ڕانەگەێنرێ باشە باش ئەوە 6 مانجی پێ و ساڕە پێ و ئەگەر ڕانەگەێنرا دەوڵەت ئەو ڕێفراندۆمە خۆ مەفعولی دەڕوە دوایی کەی ڕێفراندۆم دەکرێت ڕێک ئەوەیە کاتێک کە داگیرکارەکە لەگە قیادەی میلەتەکە ڕێک ناکەون لەسەر ئەوەی دەرێن میلەتەکە ئێمەی دێ ئەو درێ ئێمەی دێ ڕێفراندۆمە یان دەکەیتە فەراغێکی قانونی ئومەم متحیدە بە پێی مادەی 73 میساقی ئومەم متحیدە ڕێ بە ڕێفراندۆم دەدا یعنی لەو شێوازە دەنا ڕەنگە نێوێ مثلا بۆ نمونە ئێستا فەڵەستین قەت باسی ڕێفراندۆم ناکە لەبەرەوەی قەزیەیەکە نیزالی لە بۆ کرای یەکسەر داوای دەوڵەت دەکە خۆی کوردستانیش یەکسەر داوای دەوڵەت کە ڕێفراندۆمی هەر پێویست نییە چکەمە بابرین ئەقالی من مستعمەرە نینە لە ئومەم متحیدەوە تعریفی قەزیەکەی ئێمە نەکرا ئێمە زۆر گرنگە ئەو قەزیە قانونانە زۆر لێککەینەوە بە جوانی بەڵێ بەڕێز مەسعود عەبدولخالق سەرۆکی دەستگای ستاندارد بۆ توێژینەوە ڕاگەیاند زۆر سپاس بۆ بەڕێستان کە لە هەولێرەوە لەگەڵ ماوی هەروە زۆر سپاس بۆ بەڕێز حەسەن زیادە ناوی پێشووی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشان لە ستۆدیۆی سەرەکی لەگەڵ مام سپاس بۆ بینەران بەرز سپاس بۆ هاوکارم تا بەرنامەیەکی تر خواتان لەخۆ